ناکۆکیەکانی عێراق و ئەمریکا ڕوو لە زیادبوونە. داوا لە ترەمپ دەکرێت خۆی لە بژاردەی سەربازی بەدوور بگرێت. عێراق و ئێران وەڵامی ئەمریکا دەدەنەوە. ناکۆکیەکانی عێراق و ئەمریکا لەبارەی پەیوەندیەکانی لەگەڵ ئێران ڕوو لە زیادبوونە و ئێرانیش هاتە سەرهێڵ. پەیمانگایەکی ئەمریکیش پێشنیاز دەکات واشنگتن خۆی لە هەڵگیرساندنی شەڕ لەگەڵ عێراق بەدوور بگرێت. بەو پێی دەبێتە گەورەترین دیاری ترەمپ بۆ ئەو گروپانەی کە ڕەتیان دەکاتەوە. We support genuine Iraqi sovereignty, not legislation that would turn Iraq into an Iranian satellite state. تامی بروس وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئەمریکا لە کۆنفرانسێکی ڕۆژنامەنووسیدا جەختی کردەوە پشتیوانی هیچ ڕێکەوتن و پرۆژە یاسایەک ناکەن کە عێراق بکاتە بریکاری ئێران و ناکۆک بێت لەگەڵ ئامانجەکانی ئەمریکا و پتەوکردنی دامەزراوە ئەمنی و سەربازیەکانی عێراق. قسەکانی بروس ئاماژەیە بۆ واژۆکردنی ڕێکەوتنی نوێی ئەمنی نێوان بەغداد و تاران و پرۆژە یاسای حەشدی شعبی کە ئەمریکا عێراقی لە مەترسی تێپەڕاندنی ئاگادار کردوێتەوە. باڵوێزخانەی عێراق لە واشنگتن لە بەیاننامەیەکدا وەڵامی تامی بروسی دایەوە و جەختی کردەوە. عێراق خاوەنی سەروەری تەواوە، مافی خۆیەتی ڕێکەوتن و یاداشتی لێکتێگەیشتن لەگەڵ وڵاتان واژۆ بکات بە پێی دەستور و یاسا نیشتیمانیەکان. لای خۆیەوە باڵوێزخانەی ئێران لە بەغداد لە بەیاننامەیەکدا ئیدانەی دەستێوەردانی ئەمریکای کرد لای پەیوەندیەکانی لەگەڵ عێراق و جەختی کردەوە. لێدوانەکانی تامی بروس جێگەی قبوڵکردن نییە. لەگەڵ زیادبوونی ناکۆکیەکان پەیمانگای منتەدای ڕۆژهەڵاتی ناوەڕاستی ئەمریکا لە راپۆرتێکدا پێشنیاز دەکات ئەمریکا خۆی لە هەڵگیرساندنی شەڕ لەگەڵ عێراق بەدوور بگرێت و ستیڤ ویتکۆف نێردەی تایبەتی ترەمپ ڕەوانەی بەغداد بکات. جەختیش دەکاتەوە واشنگتن دەبێت لە چاویلکەی ساڵی 2025 سەیری عێراق بکات نەک ساڵی 2023. بەپێی راپۆرتەکە ڕێژەیەکی زۆر لە دانیشتوانی عێراق تەنانەت لە دایک نەبوون کاتێ شەڕی ساڵی 2023 دەستی پێکرد و ئەم گۆڕانکاریە وەرزینووی خستۆتە ناو عێراقەوە و سیاسەتمەدارە گەنجەکان هەوڵی دووبارە پێناسەکردنەوەی خۆیان دەدەن لە کاتێکدا زۆرێک لە سەرۆکوەزیران و سیاسەتمەدارەکانی دوای جەنگ باری تەندروستیان خراپە. راپۆرتەکە تشکی خستۆتە سەر بەشداری نەکردنی گروپا چەکدارەکان لە شەڕی ئەم دوایەی ئێران و ئیسرائیل و دەڵێت زۆرێک لە سەرکردە شوعەکانی عێراق نامەیان بۆ عەلی خامنەی ڕابەری باڵای ئێران نووسیوە بۆ ناڕەزایەتیان دەربڕیوە بەرامبەر هەوڵەکانی سوپای پاسداران بۆ هەندانی هەندێک گروپ بۆ هەڵگرتنی چەک. هەر بەپێی راپۆرتەکە لەگەڵ گەشەسەندنی چالاکیە بازرگانیەکان بە بەغدادی 2025 لە دووبەی 1995 دەچێت. سیاسەتمەدارانی عێراق هەز دەکەن وڵات لە ڕێڕەوێکی باشدا و نانەوێت بۆی شەڕەوە لە ڕێڕەوی خۆی دەربچێت. راپۆرتەکە بۆ ئامانجە گەیشتووە و بەرهێنان لە ئابووری گەشەسەندوی عێراقدا دەتوانێت کاریگەر بێت لە دوورخستنەوەی لە هەژمونی ئێران و گەورەترین دیاری کە ترەمپ دەتوانێت پێشکەشی گروپە پەراوێزخراوەکانی لە عێراق بکات لە کاتێکدا ئەو وڵاتە بەرەو هەڵبژاردن دەچێت پەنابردنە بۆ کردەوەی سەربازی.